خانمەنووسەر و چالاکوانی ئەمریکایی هێلن کیلەر دەڵێت باشترین و جوانترین شتەکان لە جیهاندا نابینرێن یان تەنانەت دەستیان لێ نادرێت دەبێت بەدڵ هەستیان پێ بکرێت. لە واشنتنەوە سڵاوتان لێبێت. زایاڵی داهێنان بە گوڵبژێرێک لە گەشتی جوانی و داهێنان و هونەر و فەرهەنگە جیاوازەکانی دنیاوە دێتەوە دیداری ئێوە. نابینایی و گرفتی جەستە نابێتە ڕێگر لە بەردەم داهێنان و تواناکانی مرۆڤدا. کچێکی نابینا پیانۆ دەژەنێت، بەڵام ئەمەش دوابەرهەمی پرۆژەیەکی زانکۆی ویسکانسنە لە ئەمریکا بۆ ئەوەی نابینەکانیش بێبەش نەبن لە میوزیک ژەنین و داهێنانەکانی خۆیان. یەکی کەمە هەموو ژیانی خەریکی ژەنینی پیانۆ بووە بەبێ ئەوەی هەرگیز نوتی موسیقاکانی بینی بێ لەبەر ئەوەی ئەو نابینا لەدایک بووە. ئەو لە ڕێگای نوتی برەیلەوە فێری ژەنینی موسیقا بوو، بەڵام زۆربەی کات هەستی بە نامەبوون دەکرد لە وانەکانی پیانۆیدا لە کۆریای باشوور. من تەنها لە یەکێک لە هاوڕێکانم کتێبێکم قەرز کرد و دواتر ئەو کتێبم کردەوە وەکو مناڵەکانی دیکە کە خەریکی ژەنین بوون دەستم بە ژەنینی مۆسیقا کرد. کەم تێگەیش کە نۆتەکانی موسیقای برەیل وەک نۆتی گشتی و نۆرماڵە تەواو نیەن. کاتێک ڕاهێنانمان دەکرد ئەوان باسی تەوقەیەکیان کرد. منی ژوتم تەوقە چییە؟ تەوقە ئەمەیە کە بەسەری منەوەیە، نەوەک تەوقەی مۆسیقا. من نەمدەزانی. دواتر ئەوان کە بۆمیان ڕوون کردەوە من شەرمم لەخۆ کرد. هەر بۆیەش کێمە بیرۆکەی ئەوەی بۆ هات کە وەک بەشێک لە نامەی دکتۆراکەی لە زانکۆی ویسکانسن دەست بکە بە دروستکردنی نۆتی مۆسیقای سێڕەهەندی بۆ قوتابیانی نابینا بۆ ئەوەی هەموو بتوانن بەکاری بێنن. لە کاتێکدا مناڵانی بچووک خەریکی فێربوونی پیانۆن ئەگەر توانای بینینیان نەبێت لە زۆر شت لەوانەیە دوا بکەون. لە ئێستادا بەشێکی زۆر لە نۆتەکانی برێلمان نییە بۆ خوێندنی مۆسیقا، بە تایبەتی پیانۆ. بۆیە ئەم سیستەمە وەک شۆڕشێک وایە کە هەموو شتێک دەتوانێت بگۆڕێت. کەم سەرقاڵی تاقیکردنەوەی چەند شتێکی جیاوازە. یەکێکیان لە پلاستیک دروستکراوە و ئەوی دیکەش قەڵەمێکی سێڕەهەندیە. لە ئیستادا ئەو خەریکی لێکۆڵینەوەیە بۆ دۆزینەوەی ڕێگایەکی ئاسانتر لەسەر لاپەڕەی کاغەز و هەوڵیش دەدا پارەیە کۆبکاتەوە بۆ بەرهەمهێنانی کارەکەی. ئەوەی هیوای منە ئەوەیە کە ئەم نۆتانە دەتوانن دەرگایەکی زیاتر بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بکەنەوە. چیرۆکی کەم پێمان دەڵێ ئێوەش دەتوانن بربەستەکان لابن بۆ فێربوونی موسیقا. دەروونناسی بەنێوبانگی ئەڵمانی ئێریک فرۆم دەڵێت داهێنان پێویستی بە ئازایەتی هەیە بۆ ئەوەی دەستبەرداری یەقین بێ. خاوەنی چەندین پرۆژەی هونەریە و چەندین ساڵە لە تاراوگە دەژی، چەندین پیشانگای تایبەتی لە وڵاتانی ئەوروپا کردووەتەوە و بەشداری چەندین پیشانگای هونەری کردووە. بەخەم و هاودەنگێکی مرۆڤ دۆستانەوە هونەرەکەی کردووە بە پەیامێک لە پێناو ژیان و خەمی هاوڵاتیانی کوردستان. لە هۆڵندا کۆلێژی هونەرە جوانەکانی تەواو کردووە. ئێستاش محەممەد ئیسماعیل میوانی زایاڵی داهێنانە. کاک محەممەد بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتت باش. ئەم کاتتان باش مامۆستاسۆ. ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم. خۆشحاڵین بە میوانداریت بۆ بەرنامەی زایاڵی داهێنان. زۆر گرنگە هەر سەرەتا بە کارێکی هونەری، شاکارێکی هونەری جوانت دەست پێ بکەین کە مانا و پەیامێکی گرنگی هەبوو لە ئێستادا بۆ مەسەلەی ئازادی ڕادەربڕین و هاوکات پیشاندانی ئەم تابلۆیە کاریگەری لەناو کۆمەڵگەشا دروست کرد کە کچی یەکێک لە دەستگیرکراوەکانی بادینان کە لەسەر ئازادی ڕادەربڕین دەستگیرکراون باس دەستەکە بە گریان. ئەو گریانە لە تەلەڤیزۆنەکانە بەخەشکرا، بەڵام هونەرمەندێک یەت ئەم تابلۆیە ئەنەخشێنێ ئەو گریانە وەکو خۆی دائەبەزێنێتەوە. چۆن هەست کرد دەبێت ئەم تابلۆیە بکەیت؟ چی وای لێ کردی ئەم تابلۆیە دەبێت ببێتە
پەیامی تۆ ببێتە خەونێکی تۆ بۆ ئەوی پیشان بدرێت. بەحقت مامۆستا ئێمەی هونەرمەندان ڕووناک بیران ڕوشان بیران لە هەموو کەس زیاتر حەز دەکا ئەمن و ئاسایش لە وڵاتیدا بێت. یعنی ئەوەت بەتەئەکید ئەوە. طبعا من وەک هونەرمەندێک بە 100% ڕێز لە دادگا دەگرم، ڕێز لە یاسا دەگرم، بەڵام ئەگەر بێت و لە ناو وڵاتماندا طبعا ئێمە وەک هونەرمەندان زۆر گرنگە بەلامانەوە لە ئازادی ڕادەربڕین هەبێت، ڕۆژنامە نووسان، ڕووناکبیران، هونەرمەندان. بۆیە من کە ئەو دیمەنەم بینی ئەو منداڵە دەگریا بەحقت 100% بڵێم نازانم ئاگام لە قەزیەکەش نییە زۆر. هیوادارم هیچ لایەنێک با بڵێن دادگایە غەدر نەکات لەو ڕۆژنامە نووسانە، هەموو با بڵێن مەسائلی دادگایی ڕێزکەی خۆی بگرێتەوە بەر. بەحقت گریانی فرمێسکی منداڵەکە زۆر تەسیری لە من کرد. بۆیە هەر لە نووسینەکەشم دانووسی من وەک هونەرمەندێک زۆر سەر لە قەزایەی مەحکەمە و دادگا دەرناکەم، بەڵام فرمێسکی ئەو منداڵە زۆر تەسیری لە من کرد. بۆیە وەک هونەرمەندێک زۆر متعافی بووم، هەڵسان بە دروستکردنی هەستم کرد سڵقێک لە فرمێسکی ئەو منداڵەدا هەبوو. بەحقت لەسەر فرمێسکی منداڵەکەم کردیە. بە دڵنیاییەوە کاک محەممەد هەڵبەت مێژووی کاریە هونەرەکانت بەگشتی مێژووی پرۆژە هونەرەکانت هەر لە کوردستانەوە تا ئەوروپا و تا ئێستاکەش تا هۆڵندا زۆر ئەو هەنگاوانە بە هەنگاوێکی تا ڕادەیەک بناغەیی دەست پێ ئەکا لە کوردستانەوە و دواتریش بۆ خوێندن ئەچیتە هۆڵندا و لەوێش کۆلیجی هونەرە جوانەکان لە هۆڵندا لە ئەمستردام تاوا دەکەی. گرنگە لێرەوە باسی ئەو بکەی مێژووی هونەریت لە ساڵی 90ەکانەوە تا ئێستاکە کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەیی بەسەرا هاتووە. دەکرێت بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوون بکەیتەوە؟ ئەکید طبعا من 25 ساڵە دەرچوومە، 25 ساڵ لە دەرەوەی وڵاتم، وەک هەر گەنجێکی کورد منیش دەردەسەریم بینی، بێ ئیقامەیم بینی، ئەو وڵاتەم کردووە. ئەوانە هەموو لە پرۆژەی ژیان تەسیل لە پرۆژەی هونەرمەند دەکا. بەحقیقەت ڕەنگە من لە سەرەتاوە ئەگەر بمتانی بواە لە وڵاتێکدا مەزرێم ئیقامەم هەبوایە زووتر دەست بە خوێندنمە کرد، نەک لە دوای 40 ساڵی. من دوای 44 ساڵی دەست بە خوێندنم کرد، لە 39 ببوورە لە 39 ساڵی دەستم پێ کرد، لە 44 ساڵی تەخەڕجم کرد، کۆڵیجی هونەرم تەواو کرد، خێرەدریتفێلد ئەکادمی کە کۆڵیجێکی هونەری هاوچەرخە. بەس با بگەڕێمەوە سەرەتا با بڵێن ساڵی نۆتەکان من لە نۆتێکەوە یەکەم پیشانگام کردەوە، دوای ئەوەی کە لە 96 دەچووم لە ماوەی ئەو 5 ساڵەدا با بڵێن لە 91 تا 96 من 6 پیشانگەی تایبەتی خۆم کردەوە. وەک هونەرمەندێکی گەنج ئەو کاتە بەجددی زۆر نەشید بووم، زۆر ئەکتیو بووم لە کار چاڵاکیەکاندا، ها بە بەشداریکردن لەگەڵ هاوڕێیانمان هونەرمەندان لە کوردستان یانەوە تا پیشانگای تایبەتی خۆم. بەڵام بە حکمی شەڕی ناوخۆ هەتا بۆ کێشەی شەڕی ناوخۆ من وەک هونەرمەندێک هەڵسام یەکەم پێرفۆرمانسی هونەری خۆم کردەوە کە ئەو کاتە هەستم کرد من جیام، یعنی ئەو مەسلەی ئەو ئیشی ڕیالیزمی و ئەناتۆمی ئەو شتانە ڕەتم داوە ڕوون کردە هونەری هاوچەرخەوە. ئەو کاتە هەستم کرد شەڕی ناوخۆ وای کردە پێرسپشنم مەعریفەتم بگۆڕێ بەرامبەر بە دنیا بینینم، بە هونەر، بە شار، بە ئۆکۆنۆمی، بە هەموو شتێکەوە. ئەو کاتە کە پێرفۆرمانسم کرد سەدایکی زۆر گەورەیدا، یعنی نان دەزانین ئەو کاتە خەڵکە بوو نان دەزانیم ئایا ئەمە شانۆیە یا شێوەکاریە. بەخۆشم بەرشێوەیەکی ئەکادمی وەک گەنجێک بە تاوەتی شینە بوومەوە ناوە، بەڵام دەمزانی هونەرێک لە ئەوروپا هونەری هاوچەرخە، دەمزانی هونەرێک هەیە کە دادائیزمەکان دایان هێنا، یعنی کەم زۆر کەم محدود بوو ئەوە کەم. دەمزانی شەڕی با بڵێن جەنگی جیهانی یەکەم تەسیل لە هونەرمەندانی کردووە کە مەدرسەی دادائیزم دامەزێ. فکرێکی زۆر سەرەتایمە و بەڵام کە هاتمە ئەوروپا هەروەکو گوتم ئەو وڵاتم کرد زۆر دابڕام، بەڵام لەگەڵ ئەوشدا کەم تا زۆر ئیشی هونەری خۆم دەکرد. کاک محەممەد زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنان. منی سپاسی ئێوە دەکەم، سپاسی گشت کارمەندانتان دەکەم، سپاس بۆ بەرنامەکەتان، ڕێستانێ بەخێر بێن. هەر بژین.
ئێستاش فەرمونون لەگەڵ گەشتێکی وێنەکان لە ئەمریکاوە تا ئەوروپا تا وڵاتانی ئاسیا و تا ئەفریقا. سەرباری ئەم ڤایرۆسە نەفرەتیە بەڵام هێشتا هاوڵاتیانی ئەڵمانیا دەیانەوێت چێژ لە مۆزەخانە و پیشانگا هونەریەکان وەربگرن بەڵام بە شێوازێکی جیاواز. وەرە ڤاکسینەکە و وەرگرە و چێژیش لە بینینی تابلۆ و پەیکەرە هونەریەکانیش وەرگرە. خەڵکی وڵاتی ئەڵمانیا لە باژێرێ بەتراب خۆشیێژی چەند دیمەنên کلتوری dibînin li demê vaksînkirina vayrosê koronada. Pêşangeheka hunerî di nava senterê berê yariya golf hatiye drûstkirin ku nûkeva ku navendeka vaksînkirinê ye. Bi bextewerî me tiştekê gelek ciwanî hunerî li vê derê dirist kir. Ji bo karmendên vê derê her wisa ji bo wî xelkê vaksînê werdigirin. Ew tenê keş û hewayekî rengîn û germ e. Supasdarîn. Di gelgirtina mûzexana û pêşangehan ji ber qedexeyên derkeftinê, peygersazê Almanî Geryen Kraber, profesör li Akademiya Huneriya bi Navodeng Düsseldorf, neçar bû ku nexşeyê vekirina pêşangeha xwe li navenda kultûriya B12 paş bêxîr. Ji ber hindê wî biryar da li Şîna wê karên xwe yên hunerî li navenda vaksînkirinê nîşan bide. Tenê ew bû ku navenda vaksînkirinê ya Bottrop li tanişta embara min e û xwediyê embarê hizreka ciwan hebû. Destpêkê diviya bû pêşangeh li navenda kultûrî ya B12 hat vanîşandan. Lê bi hîç şêwekî çê nedibû. Lewma min jî ev rewş bi delî vezanî û min bi kêmî beşê êkî ji pêşangeha xwe vê derê pêşkêş kir. Kerber gotî hezra destpêkirina pêşangeha wî hezra xudanê embarê bûye. Ku berî nûkerê dawî çendîn karên xwe li wêrê embar biket. Xelkî jî kêv bidîtin navê pêşangehê dihêt. Ji ber kelecanê min hêşta lê neneriye ji ber vê yekê ez nikarim çi bêjim. Lê niha wateya wê bû min a zelal e. Pêşangeha Bottrop her ji demê vekirina navenda vaksînkirinê berî 2 heftiyan hatiye nimayişkirin. Bi tinê ew xelkê dihên vaksînê werbigirin dikarin temaşe bikin. ئەم هونەرمەندە ماڵ بەجێ دێڵێ و دەچێتە ناو بەفرەوە و تابلۆ لەسەر ڕووی بەفرەکە دەنەخشێنێت. دیمەنی نیگارێکی هێچگار گەورە کە پێکاتووە لە هەزاران شوێن پێی سەر بەفر هاوڵاتیانی فنلەندای لە نزیک هێلسینکی پایتەخت سەرسام کردووە. ئەم دیمەنە نمونەیەکی ئەندازەیی ئاڵۆزی سەرڕووی بەفرە و تێگرا هەر دیمەنە و تابلۆیەکی ئەندازەییە و کۆمەڵێک خۆبەخش بە پێڵاوی سەر بەفرەوە دروستیان کردووە. ئەمەش بە ڕێنمایی خەڵکی ناوچەکە و هونەرمەندی شارەزا جین پیکۆ. بە تیرەی 160 مەتر دروست کراوە. میدیاکانی فنلەندا دەڵێن دەکرێت بە گەورەترین وێنە کێشانی سەر بەفر هەژمار بکرێت کە تا ئێستا لە وڵاتی نۆردیک دروست کرابێت. پیکۆ بە هاوکاری کۆمەڵێک خۆبەخش لەسەر ئەم ڕووبەرە بەفرینە لە ماوەی 2 ڕۆژدا نەخشاندوویەتی. کارە هونەریەکە وا دروست کراوە تا بارینی بەفرێکی دیکە یان هەڵکردنی بایەکی بەفراوی هەموو شوێن پێی نەخشێنراوی سەر بەفرەکە دادەپۆشێت. سەرباری گتنەبەری ڕێوشوێنەکان بەهۆی ئەم پەتایەوە بەڵام ڤیستیڤاڵی نێونەتەوەی هونەری خەڵک لە کەیپ تاون لە باشووری ئەفریقا سازکرا. ژمارەك خەلک بەشداری vekirina Festîvala Hunera Giştiya Cîhanî IPAF li Cape Town bûn tevî ku Efrîqaya Başûr welatê herî zêde li Efrîqayê ye ku ziyan ji vîrusa koronayê dîtiye. Rêxerên Festîvala salane ya li ser kolanan dibêjin wan hemû rênmayên hikûmetê yên derbarê korona pêk anîne. Di nav da jî ku çênabe bêtirî 5 kesî kom bibin. باشترین rê ev e ku em xelkê ji hev dûr bikin. Em li derve nîgarkêşiyê dikin. Hunermendên me li derve ne. Em grupên biçûk dişînin ku serdana taxê bikin. Festîvala ku temenê wê 5 salin her dem bala hunermendin ji dervey welatê dikşîne.
لی ایسال جبر قدقین سفره تنه دو هنرمند دکاری بون دگل کارن خواه بشدار ببن. انالیسا زیگانا ریبراگریانه دبیجه تاوی بشدار بونا کمجی دوی فستیوالن وکی IPAF ورن لدار خستن داکو کرتا گشتیاری لأفریقای باشور بهستر بکه. دوید ام بردوام جهان پاک گین و جهف دور بین. اگر ام بویه که پابند بین چه کشن نابن و ام دی کارین ویستاوال بردوام بکین. بشداربوین فستیوال اف یک دیتن وکی در فتک که دوری سقا و رنمایین راوستاندنا بلافبونا کرونای بکوین. تفی پتای اف یک بردوامه. پیدویا ما بویه که هیا. پیویستم در کوین و خلکی ببینین. لی تف ماسکان. فستیوال هنر گشتی یا جهانی یا ایسال بهتری 100 کارن هنری ین سر دیوار نشانده و گرنگی دا 3 خالان آفراندن، بردوامی و اولهی. خۆشەویستی بۆ نیشتیمان و خەمی هەوار و ناوچە گەشتیاری و شارەکانی لوبنان وا لە ژن و پیاوێکی لوبنانی دەکەن نەخشەیەک بۆ منداڵان و گەشتیاران دروست بکەن تا بە ئاسانی بتوانن پلانی گەشتەکانیان دابنێن و شوێنەکانیان لەبیر نەچێتەوە. نەخشە گەشت و گوزاریەکەی ئەم خانمە لوبنانیە و هاوڵەکەی شوێنی خۆی گرتووە پیشاندانی شوێنە خۆشەکانی لوبنان بە خەڵکەکەی ئاشناکردنیان بە نیشتیمان کە بەهۆی کۆرۆناڤایرۆس و قەیرانی ئابووری سەفەرکردن لە وڵاتەکەم بۆتەوە. من کەسێکم حەزم زۆر بە سەفەر و دۆزینەوەی شوێنی نوێ هەیە لە هاوێن. بیرم لە کۆرۆنا و باری ئابووری و بەرزی بەهای دۆلار کردەوە زۆر دەمێکە گەشتم نەکردبوو. ئەم بیرۆکەیەم بە خەیاڵدا هات. بۆچی من شوێنەکانی لوبنان کەشف نەکەم لە وڵاتێکی زۆر جواندا دەژین؟ بیرۆکەکەیان ڕەواجی بووە بەهۆی کۆرۆناڤایرۆس و خراپی باری ئابووری لوبنان. ئەمە بژارەیەکی باشە گەشت بە نێو وڵاتەکەدا و بینینی ئەو شوێنانەی کە نەدیون تا ئێستا 1080 نەخشەیان فرۆشتووە. حمست عليها ما عرضت ميريم الفكرة بەپۆرۆژ بووم بۆ بیرۆکەکە کاتێک مریەم پێڕاگەاندم تاکو گەنجەکان پەیوەست بن بە لوبنانەوە باکار بۆ گەشت و گوزاری ناوخۆیی بکەین بە تایبەتی لەم دۆخە قەیرانەدا. لوبنانیەکان بەوە بەنێوبانگ وڵاتەکەی خۆیان خۆش هەبێت دەیانەوێت لەم دۆخە دژوارەی پیای تێپەڕە بێت لەو ڕێگەیەوە هیوایەک بگەڕێنە بۆ خەڵک دەستگرتن بەو شوێنە جوانانەی لوبنانەوە. هي الاكسبيرينس قبل ما تروح انه مننقي وين ئەزمونێکی باشە بەرەوەی بڕۆیت بۆ شوێنێک ئەزانی چۆن دەڕۆیت. ئەو 150 شوێنە بەرەبەرە کەم دەبنەوە بۆ گەورە و بچووک گرنگە ئاشنابوون بەو شوێنانەی لە وڵاتەکەدا هەن. وڵاتەکەی سەر دەریا لوبنانیەک هەرچەندە لە نێو قەیرانی ئابووری و گەندەڵی سیاسی نوخرۆ بووە وەلێ هاو نیشتیمانی ئەو وڵاتە لوبنانەکەیان لە دڵدایە. غەزەلنووس لە ساڵی 2009 لە سلێمانی دامەزراوە و چەندین پڕۆژە و چالاکی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی و نمایشی فیلمی سینەمایی جیهانیان ساز کردووە. چەندین پەرتووکی گرنگیان چاپ و بڵاو کردوتەوە و هاوکات چەندین سیمینار و گفت و گۆی گرنگیان بۆ ڕۆشنبیران ساز کردووە. سەرباری ئاڵنگاری ئابووری و ئاستەنگەکان هاوکات چەندین جاریش بەهۆی نمایشکردنی فیلمەوە هێزە ئەمنیەکان ڕێگریان لێکردوون. ڕێباز مەجید بۆ زایاڵە میوانی غەزەلنووس بوو. نازانم بیرت وانە فیلمەکەیشتان نەبیندراوە من بەڵێم لە قۆناغی قورسە لەسەر دەمێکەوتم هەموو شتەکان ڕۆڵەتیە بێتەوە بیر لە قۆڵایی بکەینەوە لەسەر دەمێکە هەموو شتەکان لە تەنکایی ماونەوە خێرا و کاتی و تێپەڕ بوون. ئێمە هاتووین بیرەکەینەوە کە کام چالاکیانە ئەکرێت تێ کولتور بەرەو پێش ببات ئەکرێ ئاستی هیچ نەبێت لە دەراوی شتەکانی ئەگەرەکانی بەرەمهێنانی ئینسانی بیرکەرەوە زیاتر بکات. نەدەسەڵاتی کردووە لە بینەکانیشە نەوەزارەتە یەک بە دوایەکە ڕۆشنبیریەکان شتێک ئەسان بەناوی داوەستنی سیاسەتی کولتوری بوونی نییە. ئەوەی کە هەیە پەیوەندیەکی تونند و تۆڵی ئابووری بە سیاسەتەوە هەیە و پەیوەندێکی تونند و تۆڵ بیرکردنەوە لەمانەوە هەیە بۆی ئەوەی کە سەرفەکرێ هەمیشە لە گەورەکردنی ژمارەی جێیشایە لە گەورەکردنی ڕقەمی ئابووریایە لە بەخاتیە کە پێیان وایە تەسەوریان وایە دوجار مەرمێنەکان ئەمانە ئەتوانێت دەگلای بکاتەوە. غافڵەوەی کە لە درێژخایەنە شتی زۆر زۆر تەسناکتر و خۆڵتر ڕۆدا کە پێشەمان مەترسیە بۆ سەر خۆیان. ئێستا ئەوەی کە بینی سەر لە شواویەکە نازانیت خەبەرە
لە نێکاو لە ژێر کاریگەری زەختی مەسان وڵاتێکی دەرەوەیە وڵاتێکی دراوسەیە تۆ بڕارەدەی شوێنێک داخی تۆ بڕارەی چالاکیەک بۆسی تۆ بڕارەی شتێک داوێت کەمە بەمە زۆر زۆر تەسەوڕێکی ترسناکە بەگشتی کە ئینسان تەنەت بۆی دارەدانی خۆشی بەڕێوە بیکە نەگەوەی کە بێت لەگەڵ ناوەندە کۆلتوریەکانە تەعامڵ بکە ئەوەی کەم ئازاردەرەوە بێتاقەتکەرە ئەوەیە کە تۆ لەژێر کاریگەری پاشکوێتیە لەژێر کاریگەری جۆرێک تەسەوری کە لەبەر بیر نەکردنەوە تۆ پێ دوا بێ گەر مەسەڵەن فیلمە نەمایش نەکرێت دەوڵەتی دراوسێ لێو ڕازیە بێت کەمە دەستپێکی بیر نەکردنەوەیە ڕاستەکەی کۆی گشتی کێشەکە لە ساحی کولتورە لە وڵاتەوەیە کە سیاسەتی کولتوری نییە لەبەر خاطرەوە بە سادەیە بینی مەسەڵەن تراژیدیای گەورە لە وڵاتە ڕوویداوە مەسەڵەن تراژیدیایەکی گەورەت هەیە بە ناوی ئەنفال چەند فیلمی لەسەر بەرهەم هاتووە ئەم تراژیدیایە گەر گەورەتر نەوێ یا چەند گەورە بچووکیمان نییە لەولا هۆلۆکۆستت هەیە لە دنیا ئەبینیت کە ئەمە سینەمای هۆلۆکۆستە ئەتوانێت بە بەدینای بناسیێنێ ئەتوانێت دەوڵەتی بۆ بەرهەم بێنێ ئەتوانێت پشتیوانی گەورەی نێونەتەوەیی بۆ دروستکە ئێمە چەند فیلممان لەسەر ئەنفالە ئەمەیە بە سادەی داڕستنی سیاسەتی کولتوری ئیژنەکردن لەسەر تراژیدیەکانت ئیژنەکردن لە بیر شۆتەوە هی نازان وازانن بە کۆمەڵە پەیوەندی ژێربەژێر و بە پەیوەندی کۆیلایەتی تۆ ئەم هەرێمە پارێزرێ لە کاتێکە خەریکە دەرەکەوێ هەموومانەوە نییە بەڕاستی ئەشکەوتی شانەدەر یەکێکە لە ئەشکەوتە دێرینەکانی کوردستان و کاتی خۆی گروپی مرۆڤناسی سۆڵێکی لێت لە زانکۆی کۆڵمبیاوە ئەم ئەشکەوتەیان تۆمار کردووە و بە پێی زانیاریە مێژوویەکان مرۆڤی نیادەرتاڵ 35,000 بۆ 65,000 ساڵ لەمەوبەر لە ئەشکەوتەکاندا ژیاون. ئەم ئێسک و پرووسکانەی لە ئەشکەوتەکەدا دۆزراونەتەوە مێژوەکەیان دەگەڕێتەوە بۆ زیاد لە 10,000 ساڵ لەمەوبەر. شکەفتە شانەدەرە ئێگژێ کەڤنترین شکەفتانە لەسەر ئاستێ جیهانێ لە گووری لێکولەر و دیرۆگناسێن دەڤەرێ لێکولین و ڤەدیتنەکە ورد لەسەر ناڤاڕووکا vê شکەفتێ هاتیەکردن و وەکە لێکولەر و دیرۆگناس دەبێژن ئێسکێن مرۆڤێن نیاندەرتاڵ تێدا هاتنە ڤەدیتن. نوکە شکفتە شانەدەری یا نای تیما زانکۆ کامبریجا بریتانیا شۆڵتە دەداتیکردنێ خۆناخ 5 ساڵان دیدێکی بینیت شکفتە شانەدەرە حالیان ئەوە بۆ نەکرایە خەریکی ئەنجامن تیما زانکۆ کامبریجا بریتانیانە یەت هەڵکو قۆناغا هەڵکۆلینێدا هەرجیەیەکی قۆناغا هەڵکۆلینێدا بوو لە ڕووی شوێنەوارێن نایەتە سیاحەکردنێ و گەشتیاریکردنێ شۆڵ تێداکردنێ هەتا ئەنجامین تەنقیباتە زانکۆ کامبریج کۆتایی پێنێتن. ئەف شکەفتە دەهن سەردەم و قۆناغێن جودا جودا دەرباز بووە زبێر شانەدەری یەک ji kesatîn deverê dibêje. Ku cenazeyên dîrtar li derîna ez ê kiçike bûm hengî bez bo bi birayê me gedabin. Gel gundê gey meselê dîke ku ev şolekê lêre. Lêre mesela şoleka zor û çend me dek bû. Ew tixşa şanederê dabin. Gel cemaata xwe. Duwêrê ta lêre şol kir. وەکو جەنازە و دەرینە بەحس کرد وتی بدارە بەستی بر هەتا برندێک سایتێری سەجادێ وەکتی جەنازەوە دەرینای هەتا وێری بر پێشتی هینگیوان خەریتا خۆدا هەیە کردی هەتا گوتی جێکی زەویە چۆمە ئاخیری چۆنە وێری شۆڵ کرد. لە گووری کاربەدەستێن دەڤەرێ دەنەهادا زانکۆیا کامبرێج یا بەریتانی ji bo heyama zêdetirî 5 salan e lêkolîn di nava vê şkeftêda dikin û dixwazin birêya êskên van mirovên Neandertal yên ku dibêjin têda hatine vedîtin sedema ji navçûna Neandertalan şirove bikin. شکفتە شانەدەر ئەم دەبێژین قیبلەگەها هەموو شکەفتی جیهانیا چونکە شکەفتەکە سەردەمێکی زۆر 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 کەڤندا 600,000 ساڵ بەری نوکە هەندێک سەرچاوز بنێ 450,000 ساڵ بەری نوکە بەری زاینی نەبەری نوکە مرۆڤێ نیاندەرتال لێرە دای ژیایی و ژیانەکە زۆر ئاسایی بوراندەی کو سەرچاوی مرۆڤایەتی بووە سەردەمێت ساڵی 1960 و ساڵ 75 و ساڵ 1970 وەختی خەڵکی مە ئاوەرە و دەرپەدەر بوو دووچارە نەهامەتیت بوو وەختی زڤڕی ڤە بەری گوندی خۆڤاتکەن vê şkeftêda jiyan watە ev şkefte hemî gava cihê lankek biya bû jîn û jiyara mirovetî.
دکەوە چیایە برادوستیا سەر بە باژاڕووکێ مێرگەسووری و بە دووریە 145 کیلومتران دکەوە باکووری ڕۆژهەڵاتە باژارێ هەولێرێ و 822 متران دە ئاستا ڕوویە دەریایە بلندە. ئێکژە کەڤنترین شوونوارن جیهانیە و دەنەهاداوە کە کاربەدەستێن دەڤەرێ گوتی بەردەوام ماوە تیمن پسپۆریên di buwarê mirovên Neandertal da seredana vêşkeftê dikin û lêkolînên bêtir dikin. Ehmed Zêbarî dengê Amerîka devera Mêrgesor. بڕوانە گواستنەوەی باڵەخانەیەکی دوونۆهۆمی لە شەقامێکی کالیفۆرنیاوە بۆ شوێنێکی دیکە لە پێناو پاراستنی مێژوو جوانی باڵەخانەکانی سەردەمی ڤیکتۆریا. شەقامی فرانکلین لە سان فرانسیسکۆ تەرخان کرا بۆ نۆژەنکردنەوەیەکی بەپەلە. ماڵێکی گەورەی دێرین دەگوازنەوە کە لەسەر کڵێشەی سەردەمی ڤیکتۆری دروستکراوە. مێژووی ئەم ماڵە دەگەڕێتەوە بۆ 139 ساڵ لەمەوبەر. پۆلێک ئەندازیار و کرێکاری بیناسازی سەرقاڵی بەرزکردنەوەی باڵەخانەکەن بە باڵابەر و دەیخەنە سەر سەکۆیەک بۆ ئەوەی زۆر بە وریاییەوە لە ڕێی بار هەڵگرێکی بەهێزەوە بیگوازنەوە بۆ شوێنێکی دیکە. بەڵام لە کاتی وەرچەرخانیدا لە شەقامی فۆڵتن دەبوایە چەند جارێک بە ناچاری ئەم سەرەوسەری پێ بکەن بۆ ئەوەی لە کاتی گواستنەوەیدا زیانی بەرنەکەوێ. کارەکە ئاسان نەبوو بۆیە بە ناچاری لە قوپۆپی و درەختانەیان بۆ بڕیەوە. بۆ بینەرانی ئەم شەقامە دیمەنێکی ناوازە بوو لەبەر ئەوەی 50 ساڵە کاریوانە کراوە. لە ساڵانی سیەکاندا لە مۆسکۆ باڵاخانەیەکیان گواستەوە و بە ناچاری شەقامەکەیان بۆ گەورە کرد. خاوەنی ئەم باڵاخانەیە 400,000 دلاری داوە بۆ گواستنەوەی ماڵەکەی. وا بڕیارە ئەم ماڵە بگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە کە پێک هاتووە لە زەنجیرە بیانیەکی 48 باڵاخانەیی و لەوێ دایدەمەزرێنەوە. ئاکتەر و دەرهێنەری ئەمریکایی جۆرج ئۆریسن وێڵز دەڵێت بەتەنیا لەدایک دەبین و بەتەنیا دەژین و بەتەنیا دەمرین. تەنها لە ڕێی خۆشەویستی و هاوڕێیەتیەوە ئەو خەیاڵە دروست دەکەین کە ئێمە بەتەنیا نین. تا زایڵەیەکی دیکە و داهێنان و گەشتێکی دیکە بە جیهاندا ماڵەوە.